چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار زنجیرەی 16ەم گوتیان جوولەکەیەکی سابڵاغی دەڵاڵی بازارە و لە خانێکە چوومە لای و دەردی بێکاریم لەلا هەڵڕشت. سابڵاغیت؟ بڵێ. دەبچۆ لای منەشێ بڵێ یەرمیا لاوی ناردوومی. چوومە لای منەشێ جوابی کردم. ئەو جاریش بچۆ. منەشێ کەزانی یەرمیا ڕایسپاردووم گوتی ئەمڕۆ 23ە سەری مانگ وەرە کارت بۆ پەیدا دەکەم. خەبەرەکەم بۆ یەرمیا هێنایەوە. باشە ڕاوەستە. کوڕە چۆن حەوت ڕۆژ ڕاوەستم هەر ئێستاوە لە برسان خۆ ڕیزگما 4 فلس شک نابم بیدەم بەنانێک. من خواردنت دەدەمێ خوا بتێڵێ بەڵام بڕیارم داوە لە ڕەنزی شانی خۆم نەبێ نانی کەس نەخۆم. هەرچی کردی و کڕاندی فایدەی نەبوو. پوڵی دەرێنا بمدا تێ نەمویست. گوتی دەسا بچۆ مەرقەدی غەوز حوسێنی کەڕەناچی ببینە و بڵێ یەرمیا ناردوومی کارم بدەیە. کابراایەکی ڕیشسپی لیباسی عارەبی لە حەساری دیوەخانی نەقیبی غەوز لەسەر کورسیەک بەرامبەر بە قاوەجاق قلیاناوی دەکێشا و لینگی لەسەر لینگی دانابوو. ئەسپاردەی یەرمیان پێگوت گوتی دانیشە چای بۆ بێنن. دەی مامە کارت هەیە بیکەم؟ بەڵێ من چیم کرد و چیم خوارد تۆش وەک من هەستە با حەسارا و پڕژێنکەین. نیوەڕۆ گۆشت و پڵاو بە پێی فیلان بوو. زۆرمان لە بەرمایەوە بە شەرمێکەوە گوتم هەواڵێکم هەیە دەتوانم تۆزێکی بۆ بەرم؟ چۆن ناتوانی هەموو ڕۆژێ بۆی بەرە. بە پڵاوی ماڵە نەقیبەوە مژدەی کارم بۆ قزڵجی هێنا و گەڕامەوە سەرکار. هەر دڵە تەپەشم بوو کەنەوەکا ناهومێدم کەن و دەربکرێم. نانی نیوەڕۆ شەوم دابین بوو بەڵام بەرچایی باسی نەبوو. پوڵیش نەبوو. نەشم دەکراتا نیوەڕۆ هیچ نەخۆم فکرێکم کردەوە. بەیانیان 4 فلسم دەدا بە خورما هەم نان و هەم چا تا نیوەڕۆ هەردەم بەم دەهات. چا بوو شکور ئەو دەمە جگەرەم تەرک کرد بوو دەنا مەخسەرەی سەگم بەسەر دەهات. مام حوسێن کۆنە سابڵاغی بوو. زۆر لە مێش ساڵ بوو لە زەمانی عوسمانیدا ببووە جەندرما ببووە قاوەچی. پاش هەڵگێڕوەرگێڕکردنێکی زۆر جۆرە کاسپی کەوت بۆ ماڵی نەقیبان و ببووە سفرەچی. جا چونکە زۆر کاردارێکی لە مێژینەیان بوو حورمەتێکی زۆری دەگیرا. بە نەقیبی غەوسی گوتبوو کە ئەو دەم سەید عاسم بوو ئەو کوڕە خزممە و زامنی دەکەم. ئەمینە با دەگەڵ من کار بکە. ژنەکەشی بێوەژنی ئەحمەداغا ناوێک و کچی فاتمە سووری دەفەزەنی سابڵاغی بوو. کوڕێکی ئەحمەداغاشی پێبوو منیشی وەک کوڕی خۆی تماشا دەکرد. ڕۆژانە دەگەڵ مام حوسێن وەتاغمان دەماڵی و کاشیمان بە گونیەی تەڕ دەستڕیەوە و حەسارمان گەسک دەدا و ئاو پڕژێنمان دەکرد. بۆ دانان و هەڵگرتنی نان و خوانی نەقیب و میوانان مام حوسێن هەمەکارە بوو. منی ژیاری دەم دەدا. شەوانە چێشت و نانی زۆر بەرماو دەمایەوە. مام حوسێن لە نێوان قاوەچی و خۆیدا بەشی دەکرد. کابرای قاوەچی ئەوی لە خۆی و ماڵی زیاد بواە دەیفرۆشت. مام حوسێن بەشی زیادی خۆی دەدا بە فەقیران. لەو چێشتە زۆر حەڵاڵ و زەڵاڵەی کە بەرهەمی ئەرکدانم بوو بەشی قزڵجیشم دەبرد کە هەر لە خانەکەما بوو. شەوانە هەر لە دیوەخانی نەقیب لەسەر نیمکەت دەنووستم. زۆر ماندوو دەبوو بەڵام تەواو دڵم ڕەحەت بوو کارم دەستکەوت بوو. ئامۆزاکەی قزڵجی شیرە شوانەی هێنا بۆوە. دوکانۆکێکی پەیدا کرد بوو کە قزڵجی شەربەتی تێدا بفرۆشێ. بەختی قزڵجی لە تەنیژە و تێلێک دروست دەکرا کە پێشی دوکانەکەی ئەو گیرا بوو. کەسی پێدا ڕانە دەبرد. شەربەت گەرم دادەهات و سەهۆڵی تێدەخرایەوە و بە نەفرۆشراوی دەمایەوە. ئەویش چی لێ پەیدا نەبوو. ڕۆژێک لە چێشتەنگاودا چوومە لای قزڵجی بۆ هەوڵجار دیتم گریا بوو. خەبەر چییە؟ کاکەوە ژیان نییە وەرە با بچینەوە سولەیمانی هیچ نەبێ کوردستانە واشنا و ڕۆشنایەکمان هەیە. تۆ خۆت دەزانی بەڵام هەرگا بیستەوە کەلاکێکی لە برسا مردویان لە کۆڵانی بەغدادی تۆتەوە ئەوە بزانە منم. یان کار پەیدا دەکەم یان بە ناهومێدی سەردەنێمەوە. ئێستا پۆڵی قەتارم هەبا دەچوومەوە کوردستان. دەست بەجێ چوومە هەڕاجە بازار. تەختە تێلەکانی نووسنمان بە 4 دینار لە کابرایەک کڕی بوو. پێم گوت بە چەندی لێم دەکڕیەوە؟ 3 دینار.
حەمباڵیش لەسەر خۆم. پوڵم لێ ساند و شووتیەکەم کڕی و دەگەڵ حەماڵ هاتمەوە و تەختەکانی برد. قزڵجی بڵیتی کڕی و ئێوارە لێم دوور کەوتەوە. وردە کەلوپەلم هێنا ماڵی مام حوسێن و بەتەنیا مامەوە. ڕۆژێک گوتیان وەرە نەقیب بانگت دەکا. سەیرە فیرعەونێک بانگی مارمێلکەیەک بکە. چوومە خزمەتی ڕاوەستا بوو. 12 سەرحاجی کورد نیو دایرە دەورەیاندا بوو. نەقیب پرسی ئەمەیە؟ حاجی یەک تەماشایان کردم. گوتیان نەخێر هەو نییە. مام حوسێن کە لە پشت نەقیبەوە بوو دەمدی زەرد هەڵگەڕاوە و زۆر پەرێشانە. ڕەنگی هاتەوە بەر و نەڕاندی ماڵە نەقیب لە پاش سەید عەبدوڕەحمان پیاوێن لێ پەیدا نەبووە. هیچ شەرم نەیگرتی کوڕێکی کە من بوو مەزامن و گوتومە خزمی خۆمە بەدەست بزانی. بەڕاستی نەقیبێکی نامەردی. نەقیب زۆری دانەواند و عوزرخوایی لێ کرد و دڵی دایەوە تا خاوی کردەوە. مام حوسێن مەسەلە چییە؟ کوڕە هەرخوا پاراستمی. ئەم 12 گوێرەکەیە دەچنە حەج. لە حەساری غەوز لە ژوورێکدا بوون. یەکێک چووە خزمەتی کردوون. شتی لە بازار بۆ کڕی بوون. گوتوشیە من ناوم عەزیزە و خزمەتکاری دیوەخانی نەقیبم. پێی گوتون حاجی خاولی ئەحرام لێرە بە 5 دینارە و لە مەککە بە 20 نادەن. سەر و 5 دینار بدەن تا بۆتان بکڕم. ئێستاژەوە دەیکڕێ. شکایەتیان لە نەقیب کردووە. تۆش کە ناوت عەزیزە کەوتوویە بەر تۆمەت. دەمگوت کە من نەمناسیوە چۆن گوتومە خزم مەوزامنی دەبم. بەڵام کە تۆ بێتاوان دەرچووی کوڵ و کۆی خۆم بە نەقیبی ماکە ڕژان. دوایی ڕوونمان کردەوە ئەو عەزیزەی منی لە باتیان بان کرد بوو. عەزیز ناوێکی قەت بڵیندی شنۆییە بە ناوی کەڵانتر. گیرفان بڕێک بوو لە بەغدادا ناوی دەرکرد بوو. بابزانی نەقیب چییە؟ بە عارەبی نەقیب یانێ سەردەستا، شەریف یانێ سەید و ئەولادی پێغەمبەر. بنەماڵەیەک لە بەغدا بە سەید و سەردەستەی سەیدان ناسراون و بە گەورەکەیان دەڵێن نەقیب الەشراف، واتە سەردەستەی سەیدان. ئەمانە دەڵێن ئێمە لە ئەولادی غەوسی. ئەگەرچی لە ڕاستیدا غەوس سەید نەبووە، بەڵام تاریخی دوای خۆی بە سەیدی حەسەنی داناوە. موقوفە جاتی بارەگای غەوز لە مەزرا و دوکان و خانوو لە ڕادەبەدەرە. هەرچەند زۆریشیان وەچە لێکەوتۆتەوە، هەموویان زۆر دەوڵەمەندی قورسن. جگە لە دارایی خۆشیان پوڵی نەزر و ناو شباکی مەرقەد و خێری هیندی و کورد و عەرەبان بەلێشاوە. لەو نەقیبانەی ئەم چەرخە سەید عەبدوڕەحمان و سەید مەحموود و سەید ئەحمەدیان بەناوبانگ بوون. ئەوسا کە من نۆکەری دیوەخانیان بوو، نەقیب سەید عاسم بوو. پیاوێکی زۆر جوان و بەسەر و سیما و تەڕپۆش بوو. دەیانگوت نوێژ ناکە، بەڵام هەموو ڕۆژی جومعان دەچوە نوێژی جومعە و هەژنۆمە لای زگزلی فشوفۆڵی دەگەڵ خۆی دەهێناوە بۆ نەهار خواردن. دەشیان گوت هەموو شەو ئارەق دەخواتەوە و دەیانگوت زۆر شتی دی، بەڵام منەمانم پێوە نەدی بوو. هێندە دەزانم کچ و کوڕیان لە هەموو کەس بێشەرمتر بوون. کجنی وەڕوت و کوڕ کاکۆڵ لە فڕدرا و هەرچی پاکی و خۆپارێزی بوو ڕووی تێ نەکرد بوون. تەنانەت جارێکیان کە لە من مێزی ناخواردن نووست بووم، دیتم دوو لە کوڕەج هێڵەکان خەریکم پێکەوە بنووسێن، بەڵام یەکیان گوتی با لێرە بڕۆین نەوەگە و کوڕە بەخەبەر بێ. سەید عەلی ناوێکیان هەبوو، 40 ساڵێک عومری دەبوو. بەرگی شباکی غەوز کە ماهوتی بەزێر چندراو بوو، ساڵە و ساڵ هیندوستانی دایانگۆڕی. کۆنەکەشی بەشی سەید عەلی بوو کە پارچەی باریکی بە حاجی و زیارەتکەران بۆ متفەرق دەفرۆشرا. ژنەکەی دڵپیسی لە سەید عەلی دەکرد. ئەو ساڵا شباک گوم ببوو. ڕۆژێک ژنەتی و ژنێکی بان کرد بووە ماڵە خۆی، کاری پێسپارت بوو، بۆ خۆی چوو بۆ ماڵەکەی. پڕ و پێسکەی گەڕا بوو. شباک کرابووە کراسی ژنەکە کە ناوی نووریە بوو. باشیشیان نەدەگوت، بوو بە چەقە و شیڕەشیڕێک دەتگوت کاسەی قەرەچی ئاو بردوویە. سەید عەلی سیلی هەبوو، مرد. لە وەتاغێکی بارەگادا ناشتیان و شباکێکیان لەسەر قوت کردەوە و هەر زیارەتکەرێک دەهاتە زیارەتی بارەگای غەوز، زیارەتی سەید عەلیشیان پێدەکرد و زیارەتەکان لێ وەردەگرت. خۆم سەید عاسمی میلیۆنێرم دیت کە سەربازانی هیندی لە لەشکری ئینگلیز دەورایان لێدا بوو، پوڵیان دەدایە. ئیوا هەبوو 4 فلسی دەدایە، تەشەکورێکی لێ دەکرد و وەری دەگرت. لە موکریان بیست بووم کە ئەگەر گۆشت بە بن سێبەری غەوزدا بڕوا ئاگر کاری لێ ناکە، بۆیە مردووان بەر لە ناشتن دەبەنە بەر سێبەری بارەگا تا ئاگری جەهەندەم نەتوانێ بیان سووتێنێ. تەنانەت جارێک
دەگەڵ تورجانی زادا چوومە بە خێرهێنانەوەی حاجی عەبدوڵڵای تۆکمەچی لە سابڵاغ کە لە حەج دەهاتەوە. گوتی لە بەغدا من و حاجی فلان و فلان چوین لە دوکانێک بۆرەکی مس و زێرتوانەوەمان کڕی هاتینەوە سابڵاغ. بۆرەکی من کاری نەکرد لام وابوو دەستمان بڕاوە. چوومە لای هەواڵەکانم گوتیان بۆرەکی ئێمە زۆر باشە خۆهی تۆش هەر لە قوتوەکەی ئێمە تێکرا. ئای دڵی خافڵ وە بیرم هاتەوە کە لە زیارەتی غەوز دەرمانەکە دەبەر پشتێندمدا بووە. لەسەرە و باوەڕانە ڕۆژێک لە چاوشی شێخ واتە کار بەدەستی بارەگان پرسی ئایا ڕاستە گۆشت بکەوێتە بەرسێبەری مەرقەداگرکاری لێناکە؟ زڕتێکی زۆر زەلامی بۆ کێشام. کەرە ڕۆژی 3 کیلۆ گۆشت دەکڕین و لە بەرسێبەری بارەگاوە دێتە ژوور و دەکرێتە شوربا و دەکوڵێندرێ. ئیتر ناموێرە باسی بۆرەکی حاجی عەوڵا بپرسم. وە بیرم دەهاتەوە کە بەسکە خەلیفەیەکی باب مردوو سەفەرێکی دەڕۆژەی کرد و گوتی چوومە لای نەقیبی بەغدا کردمێ خەلیفە. مانگی ڕەمەزان تێپەڕی و جێژن هات. مام حوسێن زۆر بە تووڕەیی هاتە لام گوتی کوڕە ئەو دەوڵەمەندە زەلامە گوتم ئەم کوڕەمان 2 مانگە لەلایە تۆ بۆ حقوقێکی نادەیەی چارەگە دینارێکی دامێ کە بە جێژنانە بدەمێ و گوتی حقوق نییە نان دەخوا بەسە. چارەگە دینارم توور هەڵدا و گوتم لە لاد نابێ. مام حوسێن من بە نانەزگ ڕازیم کار بکەم. نامەترسە کارت هەر بۆ پەیدا دەکەم کاری ئەو خوێڕیەم مەکە. لەو بەینەدا کە نۆکەری دیوەخان بووم یەکێک هات گوتی حوزنی مکریانی 20,000 لێرەیە. حوزنی بە جاسووسی ئینگلیز ناوی زرابوو نەعوزو بیللا. مام حوسێن گوتی شتی وا لێرە نییە. ڕۆژێکی دی سەر لە ئێوارە سەیدێکی ڕیشسپی تەنێک دەستە باڵای لاواز هاتە حەوشەی دیوەخان و قسەی دەگەڵ مام حوسێن کرد. مام حوسێن هات گوتی ئەوە سەید حوسێن حوزنیە دەیەوێ بتبینێ. چار نەمابوو. تەلەفۆنێکم لە دوکتور جەعفەر محەممەد کەریم کرد کە دەمناسی و ناوێ زۆر چاکی هەبوو. گوتی سەید حوزنی پیاوی چاکە و دیتنی زیانێکی نییە. دەگەڵ حوزنی بوومە ئاشنا. ئێستاش لە بیرم ناچێ کە دیتمی فرمێسک بە ڕیشەسپیە جوانەکەی داهات نەخوار. ئادرسی ڕۆزنامەی دەنگی گیتی تازەی دامێ کە خۆی سەرمودیر و هاوکارێکی بە ناوی حەمەعەلی بەگ خەڵکی سولەیمانی سەرهەنگی بازنشەستە هەبوو. جار جارە ئیجازەم لە مام حوسێن وەردەگر دەچوومە لای. ئەو کابرا پیرە محتەرەمە یەک پێ لە بەرم ڕاز دەبۆوە دەیگوت تۆ یادگاری جمهوری کوردستانی. پێویستە ئەمەش بڵێم کە لە پاش نەمانی شەڕ گۆڤارەکە هەڵگیرا ئیمتیازەکان دابوو بە حوزنی. بە ڕۆژنامەیەکی 4 لاپەڕی دەری دەکرد و ئەدەبیاتی کوردی تێدا دەنووسی. حوزنی لە گوندی نیچکەی نزیک بوغدەکەندی سەر بە بۆکان هاتۆتە دنیاوە کە ئێستا نیچکە نەماوە و زەمانی من شوێنەواری دیەکەم مابوو. باوکی لە سەیدەکانی بوغدەکەندی و ناوی سەید لەتیف بووە و زوو مردووە و دایکی خات سەلما مێردی کردوێتەوە بە کابرایەکی ورمزیارناو کە گیوی مکریانی دەبێتە دایک برای حوزنی. هەر لە منداڵیەوە حوزنی پەڕەوازەی وڵاتان بووە لە ئەستەمبوڵ فێری مۆر هەڵکەنی کراوە و بەو پیشەوە گەڕاوە. بۆتە سەیاح لە کوردستاندا سەری لە کوردەکانی تورکیا وەرمەنستان و عێراق داوە و لە زەمانی فەرمانداری سەید تەها لە ڕەواندز دامەزراوە. بە سەلیقەی خۆی کە تەچاپخانەیەکی لێک ناوە کڵیشەی لە دار هەڵکەندووە و بۆ یەکەم جار لە کوردستانی عێراقدا نووسراوی بە کوردی بڵاو کردوتەوە. لە زەمانی ڕئیسستادی فایق کاکەمیندا کە کوردێک بووە لە عێراق دەرکراوە چۆتە شاری حەڵەب. لەوێش چاپخانەیەکی چکۆلەی دەستوپا کردووە و ملی لە کاری کوردایەتی ناوە. لە حەڵەبیش ئاویان دەبن کردووە و بێدەرەتان ماوەتەوە. لە سەرەتای شەڕی ئاڵمان کە فەڕەنسە لە سووریا لە ڕێگەی گۆڤاری ڕووناهیەوە دڵی کوردیان خۆش دەکرد، ئینگلیس لە بەغدا بۆ کورد زمانی خوێندەوار گەڕاون و داوان لە حوزنی کردووە بێتەوە بەغدا و گۆڤاری دەنگی گیتی تازەیان بۆ بەڕێوەبەرێ. حوزنی لە ڕەوابیتی فەرهەنگی ئێران و عێراق بە ناوی عەلاقاتی عامە دەست بەکار بووە. لە ڕووپەڕێک و دواندا خەبەری شەڕ و لە پتر لە هەفتار ڕووپەڕدا فۆلکلۆری کۆنی کوردی زیندوو کردوێتەوە. شیعری شاعیرە باشەکانی لە چاپ داوە. ئێستاش هەر کەس هەموو ژمارەکانی لابێ زۆر بەختیارە و زۆر مەعلوماتی باشی لێ دەست دەکەوێ. حوزنی لە کوردایەتیدا سوتا بوو. دین و ئیمانی کوردستان و ئازادی کورد بوو.
جسنی عارەبی زۆر ناخۆش دەویست، لاشی وابوو هەر بەڵایەک لە دنیادا هەیە تاوانی ئینگلیسە. تەنانەت دەیگوت بە دووری نازانم ستالین کار بەدەستی ئینگلیس بێ. جارێ گوتم تۆ سەیدی دەبێ ڕەسەن عەرەب بی. پێکەنی گوتی بیستم کە ئاڵمان لە خوێنەوە ڕەسەنی گەلان دەناسن، خوێنی خۆم نارد و جوابم بۆ هاتەوە کە تۆ ئاریاییت، شکر ئەم سەیسەیەم لە کۆڵ بۆوە. جارێ گوتی کۆرە سەیری کەریەتی منکە لە گەشت و گوزارەکەم لە ناو کوردستانی تورکیەدا شەوێک لە گوندێکی حەنەفی مەزەب لەسەر ئیمامی شافعی کە گوتم باشە ئەوەندەیان دارکاری کردم 2 ڕۆژ وە هۆژ نەهاتمەوە. کەس نەیگوت تۆ کوردێکی چل لە شافعی داوە. ئەوەندە گفت و لفت خۆش و ئاگادار بوو پیاو حەزی دەکرد هەر گوێی بۆ ڕادێرێ. ڕۆژێک گوتی بەداخەوە کورد چونکە هەمیشە ژێرچەپۆکە بوون شاعیر و نووسەری گاڵتەچیمان لێ هەڵنەکەوتون کە گەپ و گاڵتەش بەشێکی گرینگە لە ئەدەبیاتدا. من باسی مەلا حەسەنی دزڵیم بۆ کرد کە زۆر گاڵتەچی بووە و بەداخەوە لە برسا مردووە. نمونەی کردەی ئەو پیاوەی لێ خواستم شێعرێکم بۆ خوێندەوە کە لە مەریوانەوە بۆ فەقێیەکی برادەری خۆی بە ناوی حەمەدەمین هەمەوەندی بۆ شاری سابڵاغی نووسیوە. من وەک عادەتمە لە خوێندنەوەی شێعری لەبەردا چاو لە سەریەکدا دەنێم، لەو ناوەدا چاوم هەڵێنا ئەو پیرە ڕیش سپیە بەدەست و پێ سەمای دەکرد. گوتی پیاوێک دەنێرم بە دووی نووسراوەی ئەو پیاوەدا بگەڕێ و لە ڕۆژنامەی دەنگی گیتی تازەدا بڵاوی دەکەمەوە کە بەداخەوە مەرگ ڕێگەی نەدا. شێعرەکانەوەندەی لە بیرم ماون ئەمانن: ئەی عازم ساوجەبلاغ عرض سلام این حزین، برخوان برای آن که نامش در دهان منگ بین. چابک همه‌وندی که او در وقت غارت بارها برکنده بزها پوست را درویشها را پوستین. از نام او پرسی اگر احمد امین اسمش بود، اول محمد آمده آخر نقیز الامین. باری اگر مرسوله ننوشت سوی این طرف، منعش نباشد زان مکان گر غافل از ما چنین. شهر سیاه چشمان وی همچون غزالان ختن، تعطیر ناف دلبرش چون نافه آهوی چین. پیکان مژگان سیاه بر سینه هر کس زنن، فواره‌اش بالا رود تا آسمان هفتمین. برخولتا دو شحمتو تا قانتو فی بلدتی، قتالتو بالغمزتو با آن 2 چشم نرگسین. آتش به جانها افگنند وقتی که چون کپک دری، آیند بیرون از حمام با آن خدود آتشین. پشمین پوش اطلسی، زنگاریان طاووسی، جنبیدن دستمالشان گه بر یسار و گه یمین. لو عانق الانسان بالبنت التي من قربكم، صادر شود بی اختیار از وی ریاح فا و سین. درویش های کلکنین، ڕژنێری و زۆرناکەپۆ، سەرچۆلەکەی گونکولەکە مانند جاموس بەتین. ببینند چۆنان لەعبێتان چۆن دیوێشان دەربەرکەشند، با بۆڵەبۆڵ و فیشەفیش با لرفەلرف و ئاخنین. ڕەنگە چەند بەیتێکم لەبیر نەمابێ. لە خۆشەویستی مکریان و تایبەتی سابڵاغدا لە ڕادەی تێپەڕاند بوو. ڕۆژێک کە منی دەدواند و زۆر باسی سابڵاغی کرد، محەممەد عەلیەکەی یاریدەدەری پرسی: مامۆستا وا دیارە تۆ خەڵکی سابڵاغت زۆر خۆش دەوێ؟ گوتی بەڵێ سەگێکی سابڵاغم لە کاک ئەحمەدی شێخ خۆشتر دەوێ. گوتم کاکە حوزنی، چونکە کاری ئینگلیسانت کردووە هەموو کەس بە جاسوس و خەتەرت ناودەبا و منیش لام وابوو تووشم بیدەم خۆی. خدا دەیزانێ بەڵام لە عێراق دەرکرام، پەنام بە عەلی کەمال برد کە زۆر دەستی دەڕۆیشت. لە گەرمای نیوەڕۆی 48 دەرەجەدا لە دەرگامدا هاتە دەر: مامۆستا خێرا، لە عێراق دەرم دەکەن، ڕاوەستە ئێستا دێم. تاوێک لەبەر دەرگا وێستام، دەرگا کرایەوە، هەر نووسراوێکی بە دیاریم بۆ نارد بوو دەباوەشیدا بوو. لەبەر دەرگا هەڵی ڕشت و دەرگای لە ڕوو پێوەدام. زۆر کەسی تری وەک ئەویان لەگەڵ کردم کە بە ناوی کارمەندی ئینگلیسیان هاتوومەوە. ئێستا نەشەرم و نەحەیا هەموو پیاوەز لە کوردانە فەخر دەکەن کە قسەیان لەگەڵ بکەم. بەدناویم لە ناو لاوە کوردەکانیش هەرەوەندەیە دەڵێم زگێشەی بە تەنێتان نەبێ. ئێوە عاشقی ڕوس و ستالین و مەعشوقا تفیشتان پێدا نادا. با بۆ بەرژەوەندی کوردستان خەبات بکەین و لە ڕێگەی ئازادیدا دەگەڵ شەیتانیش ببینە دۆست. با جگە لە ئازادی کورد کەس نەپەرستی. لا کاری شێخ مەحموود زۆر ناڕەحەت بوو.
کە ئینگلیز کردیانە فەرمانڕەوای کوردستان کەچی بە هەوای دین و دنەدانی تورکان دەگەڵ ئینگلیز بە شەڕ دەهات دەنا هەر وەک یاریدەی فەیسەڵیان دا و دەوڵەتی عێراقیان بۆ دامەزران ئەویشیان کە جێگەی متمانە بووایە دەکردە دەوڵەتۆکێک و لە مەسلحەتیان بوو دەیگوت کاتی خەبەری تێکچوونی کوردستانی موکرین بیست زۆر بەتاڵی گلەم لە سەفیری ئینگلیز کرد گوتی حوزنی ڕەفیقانی ئێران ڕاستیان کرد و ڕەفیقانی کورد درۆزن دەرچوو